دەستخۆشتان لێ دەکەم ئەوە دەستخۆش لە سافی دکتۆر دلێر و هەمویان دەکەم. ئازارەکەم گەلە زۆر بەڵا ئازاری گەلە زۆر بوو. 7 ڕۆژ ڕەمەزان مام هاتم گوتم لۆت عەمەلیات دەکەم فەوری گوتم نا دا ڕەمەزانەکە بگرم ئەوجا عەمەلیات دەکەم وەلات ئەوش مەوعیدش لێم دانا یەکشەمێ دوونێکە دەکا دوونێ هاتم یەکسەر خوا خێرا بنووس یەکسەر بنیا عەمەلیات کرد لێرە دەستیان خۆش بێ. بەڕاستی خەستەخانەی خاین و باین و ڕێک و پێکن هەمویان حەل لە کارمەندێکی بەسیط بگرە هەتا دکتۆرە گەورەکانش هەمویان ڕێک و پێکن. ئەو جۆرە عەمەلیاتانە لە هەموو شوێنێک بەو سەحرانە ناکرێ بەڕاستی لە جێیان زۆر گرانترە ینی حتا 600,000 فەرقی هەیە نیسکە 700,000 فەرقی هەیە لەگە عالەمێ دەستیان خۆش بێ زۆر ڕێک و پێکن زۆر خاتری خەلکی دەگرن لێرە خاوین و باوین هەمووی فول ئەوەیە بەڕاستی جێگای دەستخۆشیە داوا لە هەر خێرخوازێک دەکەم ئەوەی خێری بێ بچی لەو خەستەخانە سەرف بکاتن دەستان خۆش بێ ماتان ئاوا بێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی